هەفسار نیوز سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردە لەگەڵتان دەبین. زیاتر لە مانگێک ماوەی بانگەشەی هەڵبژاردن بوو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دواتر لە 11 هەڵبژاردن بۆ خولی شەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجامدرا و ئیتر بۆ لەمە و دوا لە ڕۆژانی سێشەممە سەعات 7 بە فایل و دیاردا دەبینەوە میوانی ماڵەکانتان و هەرجاری لەسەر بابەتێکی گرنگ، لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی، لەسەر دیاردەیە کە لە ناو خێزان و لە ناو کۆمەلگا و قسە و باسی خەڵکی لەسرە ئێمە لەسەر بابەتە قسە دەکەین و هەوڵ دەدەین چارەسەری گونجاو بۆ کێشە و گرفتەکانی ئێوە بدۆزینەوە. ئەمڕۆ فایل و دیاردە تایبەتەکەین بە بابەتی کۆتایی ژن لە پرسی هەڵبژاردن و لەو کاتانی کە هەڵبژاردن ئەنجام دەدرێت یەک لەو بابەتانی کە دێتە پێشێ بابەتی کۆتایی ژنە. ئەگەر چی ئەم بابەتەی هێشتا لە ناو خەڵک ڕەنگە زۆر ڕوون نەبێ ئەو هەندێک پێیان وایە کە ئەمە جۆرێک لە نائەدالەتی هەیە لە نێوان ژنان و پیاواندا، بۆ لەبەر ئەوەی زۆر جار دەبینین یەکێک لە کاندیدە پیاوەکان بە ژمارەیەکی زۆر دەنگ ناتوانێت ببێتە ئەندامی پەرلەمان، بۆ لەبەرەوەی دەبێت خانمێک بچێتە شوێنی ئەو کە ڕەنگە ئەو خانمە دەنگەکانی زۆر لەویش کەمتر بێ. بۆیە ئەمە جۆرێک ئەوەی کە خەڵک دەیڵێ جۆرێک لە نائەدالەتی دروست کردووە. ئێمە ئەم ئێوارێ لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین، زانین هەر بەڕاستی ئەمە نائەدالەتیە یاخود بە پێچەوانەوە ئێمە دەزانین ژنان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە تەواوی ئەو کیانانەی کە بۆ خزمەتی خەڵکە و لە پرسە سیاسیەکانیش ژنی ئێمە بەردەوام ڕۆڵێکی کاریگەری هەبووە. زۆر کاتبینی ومانە کە ژنان سەرۆکی لیستەکان بوون یاخود وەزیر بوون یاخود لە زۆر پێگەی گرنگ ڕۆڵ و کاریگەریان هەبووە. بۆیە لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەینم ئێوارەیە ئەگەر باسێک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو یاسایە بکەین کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێ ئەنجام درا و بابەتی کۆتایی ژن لەو یاسایەدا چۆن جێگەی کراوەتەوە. یاسای ژمارە 4 ساڵی 2023 هەمواری سێهەمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکان و قەزاکان دیارە ئەم یاسایە بە یاسای ژمارە 4 ساڵی 2023 هەمواری سێهەمی بۆ کراوە کە یاساکە خۆی پێشتر هەبووە و چەند هەموارێکی تری بۆ کراوە، بەڵام لە 2023 کە ئەم یاسایە هەموار کراوەتەوە هەر بەم یاسایە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درا و هەر بەم یاسایە لە 11 ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درا. بە پێم یاسایە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 329 ئەنجام پێک دێت کە 320 ئەنجامی گشتین و 9 ئەنجامی کۆتای پێکهاتەکانە، واتە هەموو ئەوانەی کە لیست و قەوارەکان ئیشی لەسەر دەکەن لەسەر ئەو 320 ئەنجامەیە چونکە 9 ئەنجامی کۆتای پێکهاتەکانە. بەپێی ئەم یاسایە سیستەمی نوێنەرایەتی لە عێراق ڕێژەیە، واتە سیستەمی نوێنەرایەتی ڕێژەی پەیڕەو دەکرێت و ئەو سیستەمەی کە کورسیەکانی پێ جیا دەکرێتەوە سیستەمی سانتلیگۆیە کە سیستەمی سانتلیگۆی هەموارکراوی 1.7 ئەم سیستەما پەیڕەو دەکرێت بۆ دابەشکردنی کورسیەکان. دیارە ئەم سیستەما سیستەمێکی فەڕەنسیە، بابەتێکی بیرکاریە حسابیە کە دەبێت زۆر ورد بیت بەپێی ئەم سیستەما بۆ ئەوەی کە بتوانی کورسیەکان جیا بکەیتەوە. عێراق بە شێوەیەکی گشتی بەسەر 18 بازنەی هەڵبژاردن دابەش دەکرێت بە جۆرێک طبعاً ئەم 18 بازنەیە بەپێی نیسبەی دانیشتوانی هەر پارێزگایەک ژمارەی کورسی خۆی بۆ دیاری کراوە. دواتر باس لەواکەین کە ژمارەی کورسیەکان بەسەر پارێزگاکانە چۆن دیاری کراوە. کۆتایی ژن بەپێی ئەم یاسایە، واتە یاسای هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە باسمان کرد، نسبەی ژنانی بە لە 125 بۆ هەر بازنەیەکی هەڵبژاردن دیاری کردووە، واتە هەر بازنەیەک کە بەپێی ئەو 18 بازنەی باسمان کردووە بەپێی نسبەی دانیشتوانەکە ئەو کاتێکە نیسبەکان دیاری دەکرێت بۆ هەر بازنەیە کە چەند کورسی هەیە، دواتر لەناو ئەو کورسیانەدا لە 125 ئەو کورسیانە بۆ ژن دیاری دەکرێت. هەر بازنەیەک کۆتای خۆی بۆ دانراوە و ناچێتە سەر پارێزگاکەی تر. مەبەست لێرەدا بۆ نمونە پارێزگای سلێمانی 5 کورسی بۆ دانراوە کە دەبێت ئەم 5 کورسیە ژن بێت. پارێزگای هەولێر بۆ نمونە 4 کورسی بۆ دانراوە. ئەگەر بێت و لە پارێزگای سلێمانی تەنها 3 ژن بتوانێت سەر بکەوێ
ئەو دوی کە ئەمێنێتەوە ناچێتە سەر چوارەکەی پارێزگای هەولێر بڵین کەواتە ئێمە بێ نسبەکە تەواو بکەین هەر پارێزگایەک نسبەی کۆتای خۆی بۆ دانراوە ئەم نسبەیە تەواو بکایان تەواوی نەکە نسبە زیادەکەی ناچێتە سەر پارێزگاکەی تر سەبارەت بەو نۆکورسیەی کە لە سەرەتاوە باسمان کرد ئەو نۆکورسیی کە تایبەتە بە کۆتای پێکهاتەکان لەمەیە لەم نۆکورسیەیە کۆتای ژن نییە واتە ژن دەرچێ پیاو دەرچێ ئەڕوا ناتوانانی ئەکرێت بۆ نمونە ئەم نۆکورسیە کە تایبەتە بە کۆتای پێکهاتەکان هەمووی پیاو بێ هیچ ژنێکی تێدا نەبێ بۆ لەبەرەوەی لێرەدا کۆتای ژن دیاری نەکراوە ئێمە ئەگەر بین باسێک لە ژمارەی کورسیەکان سەبارەت بەو هەشدا بازنەی کە لە عێراقدا بەسەر پارێزگاکاندا دیاری کراوە بە نمونە بەغدادمان هەیە بەغداد 69 کورسی هەیە طبعاً ژماری کورسیەکان وەک باسمان کرد بەسەر پارێزگاکاندا دیاری کراوە لەم 69 کورسیە بەغداد دەبێت 70 کورسی ژن بێ ئەمە بابەتی کۆتاکەیە کە دەبێتە تەوەری ئەم ڕۆی بەرنمەکەی ئێمە و خەڵک تۆزێک لەسەر ئەم بابەتە ڕەنگە هۆشیارێکی ئەو تۆی نەبێ نینەوە یەکێکی ترە لەو پارێزگایانەی کە 31 کورسی هەیە لەو 31ەکە هەشتی دەبێت ژن بێت بەسڕە بە هەمان شێوە 25 کورسی هەیە لەو 25 شەشی دەبێت ژن بێ بەم شێوەیە ئەمانەی کە دەبینین و بەردەوامیش لەسەر شاشەی کورسات نیوز ئەم لیستە دەڕوات ئەمە ژمارەی کورسیەکانە و لە ناویدا ژمارەی کۆتای ژنە کە دەبێت ئەوەندەی ژن بێ ئەگەرێکێک لە نمونونەکان بۆ نمونە خاڵی شش باسی سلێمانیەکەین سلێمانی بازنەی سلێمانی هەژدە کورسی بەردەکەوێت لەم هەژدە کورسیە دەبێت پێنجی ژن بێت زۆر جار ئەم ژنانە خۆیان بە دەنگەکانی خۆیان سەردەکەون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک ئەوەی کە ئەمساڵ بینیمان تەواوی ئەو پێنج ژنەی کە سەرکەوتن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دەنگەکانی خۆیان ڕۆشتن و دەکرێت بە دەنگەکانی خۆیان سەر نەکەون بە پێی کۆتا بەڵام دەبێت لەم هەژدە کورسی سلێمانی پێنجی ژن بێت یەکێکی تر لە نمونونەکان هەولێرە هەولێریش بە هەمان شێوە 15 کورسی بۆ دانراوە لەو 15 کورسیە دەبێت چواری تایبەت بێ بە ژنان و بۆی دیاری کراوە هەموو ئەمانە بە پێی کورسیەکان ئەمەی کە دەیبینین نیسبەی کورسی پارێزگاکانە و ئەمەش کۆتای ژنە وەک وتمان ئێمە 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان هەیە نوۆی تایبەتە بە کۆتاکان ئەوەی کە دەمێنێتەوە ئەم کورسیانە دابش کراوە تەواوی ئەم کورسیانە کە بەسەر هەژدە پارێزگاکەدا دابش کراوە دەکاتە 320 کورسی و لەناو ئەو 320 کورسیە ئەو نسبەی کە بۆ کۆتای ژن دیاری کراوە لە تەواوی پارێزگاکان 83 کورسیە واتە دەبێت لە 320 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 83 لەو ئەندامانە ژن بن جا ئەمە چۆن ئەمە دیاری دەکرێت و بە چ میکانیزمێک ئێمە لە تەواوی بەرنمەکەدا باسی لێوە دەکەین بە سوپاسەوە هەریەک لە میوانەکانم بەیان نووری کە بەڕێزیان وەزیری پێشوو بوون لە عێراق بەڕێزیان خاتوون زیرەک کە دەڵێن ژن لە پلە و پۆستە باڵاکان دەتوانێت ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێ خاتوبەیانێکێکە لەو نمونانە خاتوبەیان زۆر بەخێر بێ خاتو هاناشوان کە بەڕێزیان چالاکوانی ژنانن لەسەر بابەتی ژنان و مافەکانی ژنان بەردەوام دەور و کاریگەری و ڕۆڵی گرنگیان هەبووە زۆر زۆر بەخێر بێن بەڕێزیشتان دواتریش لە هەولێرەوە کاک کارزان محەممەد کە بەڕێزیان شارەزای یاسای هەڵبژاردنن و ئەندامی خولی پێشووی کۆمسیۆنن بە سوپاسەوە لە هەولێرەوە کاکارزانیش لەگەڵمان دەبێ کاک کارزان بەڕێزیشتان زۆر بەخێر بێن من سەرەتا خات و بەیانەمە بێمە لای بەڕێستان با یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم پێش ئەوەی بچمە بابەتی کۆتا و ئەوانە زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە ژن حەقی پیا و دەخوا بەتایبەت لە مەسەلەی هەڵبژاردن و ئەوانەیە بەڵام ئێمە دەزانین ژن زۆر جار سەرۆکی لیستەکانە ئێمە دەزانین ژن دەبێتە بەڕێوبەری گشتی ژن دەبێتە وەزیر کە بەڕێستان یەکێکن لەو ژنانەی کە لە عێراقدا وەزیر بوون کەواتە ئەکرێت بەم شێوەیە لەسەر ئەم بابەتە قسە بکرێت سەرەتا سپاس بۆم دەرفەتە دەربارەی ئەوەی کەوا هەندێک کەس ئەمە بەوە ئەزانێت کە ئەمە غەدرێک لە پیاوان ئەکرێت لەوەی کە ئەوان دەنگێکی زیاتر ئەهێنن و دوایش ئەدرێ بە
بە حسابی کۆتا ئەدرێ بە ئافرەتان ئەڵین لە ڕاستی ئەمە مافێکی خوراوی ئافرەتانە و ئەگەڕێنرێتەوە نەک ئەمەیکەوا مافێکی پیاو بێ و بخورێ چکە هەمومان نەزانین کە ئەو دەرفەتانەی کە ئێستا لە بەردەمی پیاوانە هەن لە کاتی هەڵبژاردندا بە هەمیشەیی هەتا ئەمڕۆ لە بەردەمی ئافرەتانە کەمترێکە ینی ئەو دەرفەتی لە ڕووی مادیەوە دەرفەتی ئافرەتان هەتا ئێستاش لە ئەتوانین بڵین لە زۆرینەی زۆری وڵاتەکانی جیهاندا من تەنها باسی کوردستان نییە تەنها باسی عێراق نییە لە زوربەی زۆریانی ئەو پارە و مادیاتی کە لەبەر دەستی پیاوانایە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردننا بەکارێهێنن بەو ڕێژەیە لە بەردەستی ئافرەتانانە ئەو کەناڵە نەی ڕاگەیاندن کە چالاکیەکانی پەرلەمانتاران دەرەخەن ئەوەندەی واڵایە لە بەردەمی پیاوانە ئەوەندە لە بەردەمی ژنانە واڵانە ینی هەمومان نەزانین ینی بەجددی ئەوەندەی کە چالاکی پیاوەکان لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بەسەر جەم کەناڵەکان باسەکەین پیشان ئەدرێت ئەوەندە چالاکی ژنەکان ناچێتە سەر شاشە هەتاوەکو خەڵک بیبینە ئەمە لە لایەکی کەشەوە توانین بڵین هەر وەکو کللتور لەسەر جەم جیهاندا وا هاتووە کە خەڵکەکە خەیاڵی لەسەرەوەی کە زیاتر دەنگ بە پیاو بات و پیاو زیاتر ئەتوانێت کاری سیاسی بکات لە ژن ینی ئەو زیاتر ئەتوانێت بیکا کە بێمتمانەیەک تا ڕادەیەکە چەنە ینی ئێستا ئەتوانم بڵێم جیاوازیەکی زۆر هەیە لە چاوجارانە ینی لەو کاتەوەی کە کۆتا دانراوە هەتاوەکو ئێستا جیاوازیەک هەیە بەڵام جیاوازەکە هێشتا نەگەشتۆتە ئەو ئاستی کە چالاکترین ئافرەتی پەرلەمانتار بەقەدەر پیاوێکی پەرلەمانتار دەنگ بێنێتەوە ینی هێشتا هەر ئەو دەنگە ئەلەویایە جیاوازیەکی زۆر هەیە وەکوتم نەک لێرە لە زوربەی وڵاتانی جیهان بەو شێوازەیە باش بۆچی ئێمە ئەو متمانەیەمان هێشتا بە ژنان نییە کە دەبینین زۆرترین ژنانیش دەنگ بە پیاوان دەدەن لە پرۆسی هەڵبژاردن هەرچەنە بە خۆشحاڵەوەکەوەی خات و بەیان باسی کرد و ئەوەی کە بینیمان یانزە ئەو پێنج کورسی کە بۆ ژنان دانرا بوو لە سلێمانی هەر پێنج ژنەکە بە حەقی خۆیان ڕۆشتن واتە کۆتای هیچ کۆتاییان بۆ کەواتە ئەمە دەتوانین بڵین ئێمە مەرحەلەیەک چوینەتە پێشەوە بۆ ئەوەی کە ئیتر بڵین ژن پێویستی بە کۆتانیە ژن بە حەقی خۆی شان بەشانی پیاو دەبێ بچێتە پەرلەمان بێگومان مەسلەی کۆتا لە سەر تاسەری دنیایە گفتوگۆی زۆری لەسرە بە تایبەتی لە وڵاتانەی ئێمەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لە وڵاتانە عێراق گفتوگۆیەکی زۆر هەیە ئایا ژنان ئیتر پێویستیان بە کۆتانیە مادام لە هەندێک لە خولەکانی پەرلەمانە لە هەندێک لە خولەکانی هەڵبژاردنە دەنگی زۆریان هێنا و بە دەنگی خۆیان ڕۆشتون ئەمە مەسلەیەکی ڕێژەیە کە بیدایەت یاخود سەرەتا لە دوای هەڵبژاردننی یەکەم خولی پەرلەمانی عێراقەوە کاتێک باس لە کۆتا کرا و گفتوگۆ لەسەر کۆتا کرا و باس لەوە کراکە بیچەسپێنین و ڕێژەکەی لە 25ەوە 20 بێ بۆ 25 بێ بۆ 30 ئەمانە هەمووی ئەم گفتوگۆیانە لەبەر چی بووە لەبەر ئەوە بووەکە بارودۆخ و زەمینەی کۆمەڵایەتی خۆمان ئەزانین بە وردی دیراسەیەکی بارودۆخی سیاسیمان کردووە کۆمەڵایەتیمان کردووە عەقڵیەتی سیاسیمان کردووە عەقڵیەتی کۆمەڵایەتیمان کردووە و لە هەندێک قۆناغا ئێمە پێویستمان بە کۆمەڵێک جیاکاری ئەرێنی هەیە بۆ ئەڵەم جیاکاری ئەرێنی لەبەر ئەوەی جاری وا هەیە ئەمە مافێکی ڕەوای خۆیەتی بەڵام بە جۆرێک لە جۆرەکان لی زەوتەکرێ بۆیە کاتێک قسە و باس لەسەر کۆتاکراوە ئیش لەسەر کۆتاکرا لە حزبەکانە ئیشی لەسەرکرا لە بۆ هەڵبژاردنەکان ئیشی لەسەرکرا سەرەتا بە نسبەتی 125ەکە هەرچەنە ئێستا لە حزبەکانە گفتوگۆی گەرم لەسەر ئەوەیە کە لە 25 بکرێ بەسی لە سەررجەم ئۆرگانەکانە نەکل هەل لە سێکتەرێکی ناو حزبەکانە بۆ ئەوەی کە لەبەرەوەی بۆمان سەلماوە کە ئەدای ژن چۆنە بەڕێوەبردننی ژن چۆنە کاریگەری ژن چۆنە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ ئیتر ئەمە مێنتاڵەتێکی باوە عەقڵێتێکی باوە کە متمانەی تەواوی بەتوانە سیاسیەکانی ژن نییە بەتوانە بەڕێوەبردنەکانی ژن نییە ئەماش ئەگەر ئێمە دیراسەیەکی وردی لەسەر بکەین کە لەگەڵ هاوکارانم توێژینەوەیکی وردمان لەسەر ئەوە کرد بۆچی ژنان لا بەشداری سیاسی ئەسڵە منەوە ئەکشێنەوە ڕووە کۆمەڵایەتی و سیاسی و یاساییەکەی چۆنە گەشتوینەتە ئەو بڕوایەی کە ژنان
وەک بەیانخان فەرمووی ئەو ئیمکاناتەی بەردەستیان مەرجنی ئیمکاناتەکە مادی بێ زۆر جار معنەویە ئیمکاناتەکە زۆر جار پشتیوانیە پشتگیریە بۆیە ئەبینی پیاوان ناگەڕێنەوە بۆی ئایا بزانن خێزانەکانیان پشتیوانیانەکە یان نا کەم جار هەبووە کە مەسەلەن پیا و پێویستی بەوە هەبووە 100% کە بە پشتیوانی خێزانەکەی بڕوا بنەماڵەکەی بڕوا عشیرەت جیایە مەسەلەی عشیرەت ئەوە مەسەلەیەکی ترە زۆر جیاوازە بەڵام ژنان پێویستیان بەم پشتیوانیە هەیە لە کەسوکاریان لە کەسە نزیکەکانیان لە هاوڕێکانیان کاتێک ئەم پشتیوانیە جۆرێک لە ڕێژەیی بەخۆیەوە ئەبینێ ژنان ئەسڵە منەوە ئەکشێنەوە لە بواری سیاسی کاتێک ژنان لە بواری سیاسی ئەکشێنەوە ئاستی بەڕێوە بردن ئاستی بەرەو پێشتوونی کۆمەلگا و هەروەها ئاستی گەیشتنی دەنگەکانی گروپە پەراوێستخراوەکان بە تایبەت بۆ نمونە بەیانخان لە پۆستەکەی خۆیان لەوانەیە کاری ئەو نەبێ ئیش یا هاوکاری گروپە پەراوێستخراوەکان کە ژنانی هەژار بکە ئەو ژنانی جیابوونەتەوە پێویستیان بە هاوکاریە ئەو ژنانی خاوەن پێداویستی تایبەتن بەڵام کاتێک ئەچێتە شوێنێک بەرپرسیارەتەکە ئەوەی ئەخاتە سەرشان ئەبێ خزمەتی کۆمەلگاکەی بکە بە هەموو بەشەکانیەوە کاتێک ژنێک ئەچێتە پۆستێکی ئاوا زۆر بە وردی دوای دیراسەکردنێک هاتۆتە پێشەوە و زۆر بە وردیش هەوڵی خزمەتکردن ئەیا بە تەواوەتی بەدەر لە هەموو ئەو معتایەتانەی ترکە ئەکوێتە بەردەمی بەڵام خزمەتکردنەکە بێتە ئەولەویەتی کارکردنی خۆشمانە بینین لە خێزانەکانیشمانە خێزان خۆتانەزانن پیرۆستترین و بچووکترین یەکەی کۆمەلگای ئێمەیە لە خێزانەکانمانە ژنان چ ڕۆڵ و کاریگەریەکیان هەیە چۆن خێزانی سەرکەوتوو یەکسەر دیارە بەوەی کە ژنێکی سەرکەوتوو لە پشتی ئەمە خێزانەوەی تاک بە تاکی پیا و مناڵ ژن ئەڵیت نەک لە 125 حەقی ژنەکە نسبەکە بەرز بکرێتەوە بۆ لە 130 بە تایبەتی لە ناو حزبە سیاسەکان بە تایبەتی ئەگەر ڕێمۆلات دواتر خاتوهانە کاک کارزان سڵاوت لێبێ بە سوپاسەوە کە لەگەڵمان ئامادەیت هەیە لە 125 دیاری کراوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەبێت ئەو نسبەیە بۆ هەر بازنەیەک ژنان بن بەڵام وەک لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژەمان پێکرد قسە و باسێکی زۆر هەیە لەسەر ئەم بابەتی کۆتایە و بۆ دەبێت ئەگەر بە نمونە کاندیدێکی پیا و ژمارەیەکی زۆر دەنگی هێناوە بەڵام ئەو دەرنەچێت لە بەرامبەردا ئەگەر ژنێک تەنها نسبەیەکی کەم دەنگی هێنابێ ئەو دەخرێتە شوێنی ئەم بابەتە باس دەکرێت کە لە جۆرێک لە ناعەدالەتیە بەڵام بە پێچەوانەشەوە ئەوەی کە گوێت بلێبوو میوانەکان باسییان لەوە کرد کە نەخێر دەبێت ئەسڵەن ئەو حەقە بۆ ژن نسبەکە زیاشت بکرێت وەک بەڕێستان وەک شارەزایەک لە بواری هەڵبژاردن پێمان بڵێن بابەتە چۆن ئەم میکانیزمی دانانی ئەم نسبەیە چۆنە و ئەم کۆتایە چۆن دیاری کراوە و ژنان چۆن دەچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵێ بەنای خی گەورە میهرەبان ئێوارەتان باش زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بەڕێزان سەبارەت بە تەوەری بەرنامە ئەگە دەرفەتم بدەیت باشە چکە پێم وایە پێکهاتەی بەرنمەکە ئەگەر لە ڕووی یاساییەوە سەیری بکەین غەدرتان لە پیاو کردووە لەبەرەوە دەبوا ڕێژەی لە 125 ئافرەت بێ 175 پیاو بێ بەڵام ئێستا پێم وایە پێچەوانە بۆتەوە بۆیە دەرفەتم پێدە بۆی کە منیش بەرگری لە خۆم کەم و بتوانم لە ڕووی یاسایی و دەسووریە ئەو بابەتە باسکەم دیارە سەبارەت بە بەڵێ زۆر سواس دیارە سەبارەت بە کۆتا لە نیوەی دووەمی سەدەی 20م سەری هەڵدا لەلایەن جۆن کەنەدی یەکەم جا بەکارهێنا لە ساڵی 1961 ئەو کاتە کۆتا وەکو بنەمایەک دیاری کرا کە ڕنگدانەوەی چین و توێژەکانی کۆمەلگا ڕنگ بداتەوە لە پۆستە حکومیەکان لە ئەنجومەنە هەڵبژێردراوەکان لە تەواوی کەیەکانی کۆمەلگا چونکە کۆتا بەمانای پشک یاخود بەش بۆ ئەو پێکهاتانەی کە لە ڕووی جیاوازی ڕەگەزی نەتەوەی مەزهبی زمان جوگرافیا دیاری کراوە کاتێکە کۆمەلگا دەرفەتیان بۆ ناڕەخسێنێ کۆتا بە شێوەی یاسا دەرفەتیان پێدات بۆ ئەوەی نوێنەرایەتیکردنیان ڕنگڕێژ بێ و ڕنگ بداتەوە لە کاروباری دەوڵەتدا بۆیە کاتی دینە سەر کۆتا ئێمە سێ جۆر کۆتامان هەیە کۆتایی دەستوریمان هەیە کۆتایی یاسای پارتە سیاسیەکانمان هەیە و هەروەها جۆری سێمیان کۆتایی یاسای هەڵبژاردنمان هەیە کۆتایی دەستوری ئەو جۆرەیە کە بەپێی مادەی
چلونۆی بڕگە چوار لە دەستوری هەمیشەی عێراقدا ئاماژە بە ڕێژەی لە سەدا 25 کۆتایی ئافرەت دەکات لە تەواوی جونگەکانی دەوڵەتدا لە ئەنجومەنە هەڵبژێردراوەکاندا و لە تەواوی دام و دەستگاکانی تردا لە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و دەسەڵاتی قەزایی و ئەم جۆرەیان لە دەستوردا سابت بووە و بە یاسا ڕێکخراوە. جۆری دووەمیان کۆتایی یاسای پارتە سیاسیەکانە کە تایدا دەبێت ڕێژەیەک دیاری بکرێ بە پێی یاسای پارتە سیاسیەکان کە نوێنەرایەتی ئافرەت لە سەرکردایەتی پارتە سیاسەکاندا دابنرێ بۆی کە بتوانن ئافرەت لە پێگەی سیاسی حزبە سیاسەکاندا ممارەسەی ژیانی سیاسی بکەن. جۆری سێمیان کە بابەتی ئێمەیە کە گفتگۆی لەبارەی دەکەین کۆتای ئافرەتە لە یاسای هەڵبژاردن دیارە هەم لە دەستوری عێراق و هەم لە یاسای هەڵبژاردن و هەمیش لە پەیڕەوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ڕۆژانەکانی عێراقدا کۆتای ئافرەت ئاماژەی پێکراوە کە ڕێژەی لە سەدا 25 و لە هەرێمی کوردستان ڕێژەی لە سەدا 30 و ئەم کۆتایە بەگشتی لەسەر ئاستی جیهاندا ڕێژەکەی لە سەدا 51.1 و لە عێراقدا کە خۆتان لە سەرەتای بەرنامەکە ئاماژەتان پێکرد ڕێژەی لە سەدا 25 کورسیەکان کە دەکا 83 ئافرەت و سەدا 75 کورسیەکان کە دەکا 246 پیاو و کۆتای پێکهاتەکان کە ئێمە 5 کە 9 کۆتامان هەیە 5 کۆتای مەسیحیمان هەیە لەگەڵ کۆتای سابیئە شەبەک و هەروەها کۆتای فەیلی لە سەر ئاسی بازنەکان دابش بوون لە عێراقدا کە ڕێژەی لە سەدا 2.7 پێک دێنێ. ئەوە وەکو دەرسەیەک چونکە کۆتا لە بنەڕەتدا دیاریکردنی بنەمای کۆتایە بۆ دەستەبەرکردنی مافی ئافرەت لە پۆستەکاندا و بیرۆکەی ئەم سیستەمەش چەسپاندنی مافی ئافرەتە لە تەواوی پێگە سیاسیەکان و پێگە یاسایەکانی دەوڵەتدا. ئەنجا ئێمە لە بەرامبەر ئەم بابەتەدا دوو بۆچوون هەیە، بۆچوونێک وەکو لایەنگر و بۆچوونێکیش وەکو دژ کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە کە هاوکار و دژی هەیە کە هەندێکیان هاوکاری ئەم بۆچوونەن و هەندێکیان دژن. کۆتای ئافرەت کە دانراوە بە پێی مادەی 49 دژە بە مادەکانی 16 20 و مادەی 4دا چونکە لە مادەی 16 لە مادەی 16 دەستوردا دەگوترێت کە ژن و پیاو یەکسانن لە هەلی کاردا لە ئەرک و مافدا و هەروەها لە مادەی 20 دەستوردا وتراوە کە ژنان و پیاوان یەکسانن لە مافی خۆ کاندیدکردندا. ئەوە یەکێک لەو سەرنجانەیە کە دژە بە دەستور. سەرنجی دووەمیش ئەوەیە کە ئەو سیستەما دژە بە یەکسانی ژن و پیاو لە ئەرک و مافدا و لە هەلی کاردا. خاڵی سێمیش کە پێیان وایە ئەم سیستەما جۆرێکە لە چارەسەری کاتی ئەگینا نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی دیموکراسی نانوێنێت. ئەوە ئەو بۆچوونانەنا کە لەبارەی ئەوەی کە لەگەڵ کۆتای ئافرەت دانینە و لە بەرامبەریشدا بۆچوونی ترمان هەیە کە پێیان وایە کەمکردنەوەی بۆشایی نێوان ژن و ئافرەتە کۆتای ئافرەت. ئەوە وەکو خاڵێکی تر بەڵێ ژن و پیاو خاڵێکی تر چەسپاندنی زیاتری ڕۆڵی ژنانە. خاڵی دووەم. خاڵی سێم ڕێگریکردنە لە ژن بۆ ئەوەی کە ممارەسەی ئەرکە سیاسی و یاسایی و دەسووریەکانی خۆی بکات و ژنان بێبەش نەبن تایدا. خاڵێکی تر ئەم مادەیە کۆتا دەبێتە پارێزەرێکی یاسایی بۆ ژن کە تایدا هیچ کەسێک ناتوانێت مافی پێشێل بکات و مامەڵەیەکی ویژدانانەیە لەگەڵ ژن ئەنجام دەدرێ. خاڵی کۆتاییش ئەم کۆتایە ڕێگری دەکات لە جیاکاری دژ بەشن. ئێمە ئەوەی کە خستمانە ڕوو هەم بیرۆکە مێژوویەکە و هەمیش لە ڕووی یاساییەوە و هەمیش ئەم دوو بۆچوونەی کە لەگەڵ لایەنگری و لەگەڵ دژی ئەم بابەتەدان زۆر باش ئەگەڕێمەوەلات خاتو بەیان ئەم بابەتە هەندێک شتی باس کرد کارزان تەوان ڕئی خۆی نەبوو ئەوەی باسی ڕەکانی کرد بابەتێکی ئەڵێ نازانی ئەمە قەسفەیان وەسفە ئەڵێت
لەگەڵ یەکسانی ژن و پیاودا یەک ناگرێتەوە ئەمە لە زۆر بابەتی تردا کە دانیشین خات و هەنا چەنەها بەرنامەمان کردو باسیەوەمان کردو کە دەبێت ژن و پیاو یەکسان بن بەڵام لە زۆر بابەتە ئەو یەکسانیە بەدەست نایە بۆ ژنان بەڵام لە بابەتێکی وایە ئەڵێ ئەبێ ژن و پیاو یەکسان بن ئەگەر وا بێ تۆ نابێت ئەم مافەبەی بە ژن بۆ نمونە بە 2000 کورسیەوە بچێتە پەرلەمان لە کاتێکا پیاوێک لە پێش ئەوە 12 هزاری هێناوە ئەمە دژیەکە لەگەڵ ئەو بیرکردنەوەی کە دەڵێ ژن و پیاو یەکسانن لەسەر ئەم بابەتە یعنی هەر بەڕاستی مەسلەی کۆتای ژن پێچوانی دەستورە جارێکەکەم ئەڵێن پێچوانی دەستور نییە چکە لە دەستورە دیاری کراوە کە ئەبێت لە 125 وەکو ئەنجومەنی نوێنەران ئەبێت بۆ ئافرەتان بێت ئەم لە 125 ئەگەر دیاری نەکرێت دەرناچێت ینی ئافرەتان بەو دەنگانە دەرناچن ئەگەر ئەو نیزامە نەبێت کە لە هەڵبژاردنا کە دیاری ئەکرێت یاساکە ناوەکو یاساکە ئەزانین کە جیا و نظامی دابشکردنی کورسی شتێکی گەیە لە نظامی دابشکردنی کورسیە ئەگەر ئەو جیاکاریە ئەرێنیە بۆ ئافرەتان نەبێت ئافرەتان ناتوانن لە 125ەکە بچنە ناو پەرلەمانەوە ئەمە شتێکە ینی کە هەمومان ئەیزانین کە ئەو دەنگانەی ئێستای کە ئافرەت ئەیهێنێ زمانی ئەوەی ناکات کە کە بەو شێوازە بچێتە ناو پەرلەمانەوە یەکەم جار کە کۆتا هاتووە وەکو کاکارزان ئاماژەی پێیان لە سەرەتای شەستەکانە کە دانرا وترا ڕاستە ڕێگە ئەدرێ بە ئافرەت ئێستا کە بەشداری بکات لە پەرلەمان و ینی مافی خۆ هەڵبژاردننی درایە بەڵام مافی ئەوەی نەبوو کە زمانی دابینکردنی کورسەکەی هەبێ بۆیە هەتاوەکو ساڵی 75 کە وەکو ساڵێکی نێودەوڵەتی ئافرەتان ناسێنراوە هەتا ئەو کاتە ئافرەتان لە پەرلەمانە لە خوار 105 بوون ینی لە وڵاتێکە بۆ وڵاتێکی کە جیاوازی هەبووە بەڵام لە توانین بڵێ هەتاکو لە 105 هاتووە ئەمە ڕێژەیەکە وەکو ڕێژەی دانیشتوان سەیریکەی کە ئافرەتان و پیاوان تقریبا یعنی نزیکن لە یەکەوە یان جاری وای ئەو تۆزە کەمتر و تۆزە زیاتر ئەمە نابێتە نوێنەرایەتی نابێتە نوێنەرایەتێکی تەواوی ئەو کەسە بۆیە ئەم نیزامە بیری لێکراوەتەوە کە بەو شێوازە دابین کرێجا دانانی نیزامەکە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە ئەگۆڕێت ئێستا هیوا هەیە بەنمونەوە ساینسە میسر 596 کورسیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی خۆیانە 96یان ڕێک مەحجوزە بۆ ئافرەتان یعنی ئەو تەنها ئافرەت کێبڕکەی لەسەرەکات بەبێ ئەوەی کە پیاوان لەویا کێبڕکەی لەسەرکەن لەم لاترەوە لە 500ەکەی ترا ئافرەتان و پیاوان بێکەوە کێبڕکەی لەسەرەکەن یعنی نەوەشەشەکە جیاکراوەتەوە نەوەشەشەکە لەگەڵ پیاوانە بەشداری لە 500ەکە کە ئەخن نەوەشەشەکە زین ینی ناچێتە لە ساچەنی ینی نەوەشەشەکە کەمە لە نیسبەتەن بەوە بۆیە یەن لە ناو 500کەیە کێبڕکێ ئەکەنەوە لەو کێبڕکەیە چەندی ئافرەتێتەوە هێشتا بەوەشەوە سیرەکەین لەوەیە وابزانم گەشتۆتە لە 16 حەبە ینی ئەوە نەدەرچووە ئافرەتان هەر کاتێک لە هەندێک وڵاتە تاقییان کردوتەوە بۆ من حەزەکەم تەکید لەم قسەیە بکەینەوە کاتێک کە ئەڵێن بە کۆتا مەجموعەیەک هەر ئافرەت دەچێتە پێشەوە لەو کاتە حیزبەکان هەر حیزبەی بە پێی خۆی پلانێک دانێ بۆی کە ئافرەتەکانی ها دەنگێکی باشیان هەبێت یاخۆت بۆی کەوا بڕۆنە پێشەوە ئەمانە ئەمە خەڵک هاواری لێ هەڵەسێت و وڵای تر پێویستمان بە کۆتا نەماوتەوە و ئافرەتان بە دەنگی خۆیان دەرەچن پەرلەمانی وا هەیە کە لە 20 بۆ 25 بووە لەگەڵ ڕێژەی کۆتاکەیان لا بردووە هاتوتەوە لەسەر 102 لە 102 لەگەڵەوەی کە ئافرەتی چالاکی شەبووە لە پەرلەمانە ئافرەتەکان بەقەدر پیاوەکان شکاریان کردو بەڵام وەکووتمان عەقلیەتی ئەو خەڵکە ینی وای لێ ئەکات کە زۆرینەی جار ئافرەتەکانن کە دەنگێنەوە بە پیاوەکان بۆی کە ئەوان ینی ئەبنە نوێنەری ئافرەتەکان ضرورەتی ژن بۆ نمونە لە عێراق ئەگەرمە باسی عێراق بکەین ئەمە زۆر باسمان لەوە کرد کە ئەم هەڵبژاردنە بۆ کورد زۆر گرنگە بەشداری ژن لە بەغداد لە عێراق بە شێوەیەکی گشتی بەڕێستان وەزیر بوون لەوێ وەک ژنێک ئێوە لە عێراق وەزیر بوون بەشداری ژن پێگەی ژن وەکو کوردێک لە عێراق تا چەند گرنگە پێگەی ژن هەر بە ژن بە کورد و بە عەرەب و بە تورکمان و بە هەموویەوە ینی لە ناو پەرلەمانە ئەو ئەتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی مافی ئافرەت بکە یعنی ئافرەت خۆی ینی لەو بارودۆخی کە ئافرەتی عێراقی تایە
ئافرەتانن ئەتوانن بە تەواوەتی تێبگەن کە بارودۆخەکەی چۆنە و پێویستی بە چییە و چۆن بتوانن کە ئافرەتان بەرنە پێشەوە. ینی ئەمە شتێک ینی پەیوەندی بە بڵێم سایکۆلۆژیەتی ئافرەت و پیاوەوە هەیە. هەمومان زانین کە سایکۆلۆژیەتی و فسیۆلۆژیەتی ئافرەت و پیا و جایە لە یەکتری لەم جیاکاریەکە جیایە لە یەکتری ئافرەتێک دەتوانێت باشتر نوێنەرایەتی ئافرەتان کات و خەم و ناڕەحەتیەکانی ئافرەت هەڵبگرێ. وەکو کورد ئەگەر جیاکەینەوە کورد وەکو کوردێک کە بڵێن ئێمە هەتاوەکو ئەمڕۆ بە شوێن مافەکانی خۆمانەوەی نانی هێشتا نەگەشتینەتە ئەوەی کەەوە میلەتەکە دڵی بە هەموو شتەکانی خۆش بێت بەڕاستی بە هەموو شێوازێک ینی کێشەمان هەیە لە ڕووی دەسەڵات و لە ڕووی لە هەموو ڕێیەکەوە بە درێژەی نەیەمێ ئەم ینی لەم لاوە وەکو کوردێک ضرورەتی هەیە وەکو ئافرەتێکیش کە نوێنەرایەتی ئافرەتان بکات هەیە. ئێمە هەمومان نەزانین کە ئەو ژینگەی کەوا ئێستا ئافرەتی عەرەبی لە باشوور تیاژی زۆر جیاوازە لەو ژینگەیەی کە کوردی ئافرەتێکی کوردی تیاژی. ینی ئێمە خۆمان ینی کە لەوێ بووین و ئاگامان لێیە ئەو جیاوازیە زۆرە بەڵێ جیاوازی هەیە هەر یەکێکیان بە شێوازێک بیرەکاتەوە و هەرێکێکمان ینی ژینگەیەکی تایبەتی خۆمانمان هەیە کەواتای مەشەڵین بەڵێ ینی ئافرەتی کورد وەکو کوردیش و وەکو ئافرەتیش ضرورەتی هەیە. جا خۆزگەم بەرنامەیە کاتێک بۆیە کە پێشەوەی هەڵبژاردنەکە و پێشەوەی دەنگدانەکە ببوایە نەک ئێستا لە سەر نەتیجە هەرچەنە منۆکو خۆم زۆر دڵخۆش بووم بە سلێمانی کە 5 کورسیەکە ئەو ئافرەتانە بە حەقی خۆیان لەسەر نەتیجە و بەرنامەمان ئەفوان ئەم ینی لەگەڵ ئەوەشی کە زانی هەر پێنجیان تا ڕادەیەک پلان بۆ دانراو بوو یعنی پلانی بۆ دانراوە اینجا گەشتۆتە ئەو نەتیجەیە. هیوادارم یعنی ئەو نەتیجەیە گۆڕانکاری بەسەرانەیە بتوانین کە لە هەر یەکێک لە شارەکانە بەپێی ئەو ڕێژەیە کە ئافرەت خۆی چەنی پێویستە منەتی کەسەڵ نەگرین و ئەو نەدەنگ بێن دەستخۆشخات و ئەهانە تەنانەت کاکارزان گلەیەکی لەکردی لەسەر پێکاتی بەرنامەکە ژووتی حەقتان زیاتر بەژنداوە. ئەجا ئێوە بەردەوام لە مافی ژن لە ڕۆڵی ژن لەسەر ئەوەی کە دەبێت ژن وەک پیاو بەشدار بێت لە کیانی سیاسی لە هەموو ئەو شوێنانی کە دەبێت بڕیاری تێدا بدرێت دەبێت ژن بڕیاردەر بێ. بەڵام ئەمە دەمانگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە دەڵێ ژن و پیا و یەکسانە کەواتە بۆ لە بابەتی کۆتایە ئەم یەکسانیە بە ژن و پیا و نەدراوە. باست لەوە کردوت ئێمە دەمانەوێت هێشتاش بۆ ڕێژێ ڕازینی و دەمانەوێت ڕێژەکە بەرزکەنەوە ئێمە دەزانین لە کوردستان ڕێژەکە لە 30 لە عێراق هێشتا لە 25 بە پێی ئەم یاسایە بەڵام ئێوە دەتانوێت ڕێژەکەش بەرز بکرێتەوە چۆن کار لەسەر بەرزکردنەوەی ئەم ڕێژەیە دەکەن و دەتانەوێت لە ڕێگەی ئەمەوە چ پەیامێک بگەێنن بەوەی کە ژن دەتوانێت چی بکە. سەرەتامەوێ سڵاو و ڕێز بگەێنم بۆ سەرجەم ئەو ژنانەی کە لە ئەم پرۆسە سەختەیە بەشداریان کرد وەکو دەنگدانیش 145 دەنگدەران ژنانن کەواتە ژنان بە دەنگەکانیان معادلەکان ئەگۆڕن و ئەو خواست و ویستەی هەیەە هەوڵی بۆ ئێن بۆ ئەوەی بیچەسپێنن لەبەرەوەی ژنان لە زۆر کایە پەراوێز ئەخرێن لە زۆر کایە پێویستیان بە پشتیوانی زیاترە و لە کایەی سیاسیا بە تایبەتی تا ئێستا دروستکەری بڕیار نین زۆر جار بڕیارەکانیان بەسەرە ئەسەپێنرێ بەڵام ئێمە هەنگاو بۆ ئەوە ئەنین ژنانی ئێمە هەنگاو بۆ ئەوە ئەنێن کە خۆیان دروستکەری بڕیار بن خۆیان ئەو بڕیارانی کە لە بەرژەوەندی کۆمەڵگەیە چونکە زۆر جار باس لەوا کرێ کە نوێنەرایەتی ژنان تەنها خزمەت بە ژنانەکە کە ڕێک بە پێچەوانەوەیە ژنان خزمەت بە کۆمەلگا بە گشتی ئەکەن بۆیە کە ئەچنە ئەو شوێنانە یا ئەچنە هەر پۆستێک یا هەر پلێک ئەبینین لە سلێمانی نمونەمان زۆرە کە ژنانێکی ئازار لە هەر شوێنێکی حکومی یاخود حزبی کار ئەکەن زیاتر خزمەتی ژنەکانەکەن و نمونەی زۆر جوانمان هەیە کە نمونەی پشتیوانە بۆ ژنەکانی تر زۆر جار نۆرمێکی وەکو نۆرمێکی کۆمەڵایەتی لاتوەڵەن ژنان حەسوودی بە ژنانە بن ژنان چاڵ بۆ ژنان هەڵەکەن بەڵام ئەمە لە ئاستە واقعیەکەوان نییە ژنان زۆر بە وردی درکیان بۆ کردو کە پێویستەکە ئەم واقعە بگۆڕێ کە لە یاساکانە مافیان ئەخورێ
کە لە بواری سیاسیا مافیانە خورێ کە لە بواری ئابووریە داهاتێکی باش ئەهێننەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەژماری داهاتەکان ناکرێ لە داڕشتنی بودجەکانە پێداویستەکانی ژنان لە ڕووی تەندروستی کۆمەڵایەتی ئابووری سیاسی ئەژماری بۆ ناکرێ ئەم کایانە هەمووی فراغێکی گەورن کە ژنان پێویستەکە لە ئایندەیەکی نزیکە وردە وردە ئەم کایانە پڕ بکەنەوە بە بڕیاردان و بە دروستکردنی بڕیاری خۆیان. کاتێک باس لەواکرێکە مەسلەی کۆتا پێچوانەی دەستورە چونکە باس لە یەکسانی ژن و پیاوەکرێ هەر هەمان دەستور نییە کە باس لە یەکسانی ژن و پیاوەکە بەڵام لە سەرەتای ئەم ساڵە قانونی ژمارە یەک دەرچوو کە ئەعتیماد دەکاتە سەر مودەوینەی جعفەری یەکسانی ژن و پیاو لە یاچی لێ هات بۆچی کەیەتە سەر مەسلەی کۆتا یەکسانی ژن و پیاو نییە بەڵام کەیەتە سەر مەسلەی مودەوینەی جعفەری لە بەرەوەی لە بەرژەوەندی پیاوانە و مەزهەبێک دایڕشتووە و مەزهەبەکەش خۆمان نزانین کە لە عێراقا مەزهەبێکی باڵا دەستا و کار لەسەر مەزهەباندنی بە مەزهەبکردنی خێزانەکانەکە کار لەسەر هەڵتەکاندنی خێزانەکانەکە لێرە ناڵەن پێچوانەی دەستورە بەڵام بۆ مەسلەی کۆتا کە ئامانج لێی خزمەتکردنی کۆمەلگایە پێی ئەوترێ پێچوانەی دەستورە. باشە من یەک پرسیار لە تۆکەم دڵنیام پرسیاری بەشێکی زۆری بینەرەکانمانە کە ئێستا دانیشتون ئەمە پرسیاری ئەوان بکەم زۆر بەڕاشکایی وەڵام بەرەوە کاندیدمان هەیە پیاو سەر و 20,000 دەنگی هێناوە بەڵام ناچێت ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام حەقی لایەنە سیاسیەکەم یە سەر بەچە حیزب و بەچینەکە من بە ئام باسیەکەم بەڵام کاندیدی ژنمان هەیە بە 2,000 دەنگ سەرکەوتۆ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمە ڕەوای حەقە ئەمە من پرسیاری خەڵکە ئەیکەم ئەمە پرسیارەکەیە با ئێمە نەیخینە خانەی حەق و ناحەقەوە چۆنە ئەمە لێرە با ئێمە نێخینە خانەی حەق و ناحەقەوە ژنێک کاتێک دەنگێک ئەهێنێ بۆ پیاوێک ئاسانترە دەدەنگ بێنێ لە هەمان کاتە لە هەمان ژینگەیە لە هەمان بارودۆخە کاتێک ئێمە باسی ئەواکەین کە ژنێک بە کۆتا سەر ئەکەوێ و بەدەنگی کەمتر ئەچێتە ئەو شوێنە بۆ ئێمە ئەبێ لەوە سەرچاوی گرت بێ بۆ چوونەکەمان دڵنیابین لەوەی کە ئەو پیاوە مادام دەنگی زیاترە کەواتە ئەو شایستەترە. ئێمە هەمیشە سەیری زۆرتر ئەەکەین سەیری عەدە دەکەین سەیری کوواڵەتی ناکەین سەیری تایبەتمەندی ناکەین کاتێک پیاوێک 10,000 دەنگی هێناوە بەڵێ پیاوێک پشتیوانی عەشیرەتی هەیە بنەماڵەی هەیە چەندین بنەماڵەی تری هەیە کە دۆستن لەگەڵ بنەماڵەکە ئەمە بۆ ئەو زۆر ئاسانە بەڵام بۆ ژنێک 2,000 دەنگ کە هەڵمەتی دەرگا بە دەرگاکە ماڵ بە ماڵ ئەچێ ناڕزایی گوێ لێ ئەبێ گلەیی و گازندەی خەڵکی گوێ لێ بێ لە حزبەکەی دەیان گلەی هەیە دەیان کێشە هەیە کە هەوڵ ئەیە وەکو خۆی چارەسەری بکە 2,000 دەنگ کە ئەهێنێ ئەمە جوهدێکی سەرو زیاتر ئەکا بۆیە ئەبینی ئەو 2,000 دەنگ مقارنە بۆ شێوەیە بکرێ بڵێ بۆ 2,000 و بۆ ئەو 20,000 بە هیچ شێوەیەک مەجالی مقارنە نییە لە بینی دەنگەکانە لە بینی کەسێتیەکانە دەیان پیاوی شایستەمان هەیە دەیان پیاوی ناشایستەشمان هەیە دەیان ژنی شایستەمان هەیە دەیان ژنی ناشایستەشمان هەیە ئەگەر ئێمە ئەو مقارنانە بکەین زۆر بارودۆخەکە ئەشێوێنین و ناشرینی ئەەکەین ئێمە هەنگاوەکەمان بۆ بەرەو پێشچوونە من دڵنیام هەر پیاوێک کە ئەگەر دەنگێکی زۆریشی هێناوە ژنێک ئەچێت بە کۆتا سەر ئەکەوێت دڵنیام لەوەی کە ئەگەر دڵنیابێت لەوەی ئەو ژنە شایستەیە و خزمەتی کۆمەلگاکەیەکە هاوپشتیشەکە و پشتیوانیشیەکە باش دەستخۆش بکاتە کاکارزان با من بگەڕێمەوە بۆ لای تۆزێک لەسەر بابەتی ئەم کۆتایە بە ورتر قسە بکەین ئێمە لە سەرەتای بەرنامەکە باسمان لەوە کرد کە ئەمەی کە لە بەردەستی منایە ڕێژەی کورسیەکانە تەمان هەر پارێزگایە کە چەند کورسی هەیە و نسبەی کۆتاکان چۆن دیاری کراوە بۆ نمونە سلێمانیمان باس کرد کە سلێمانی 18 کورسی بۆ دانراوە لەو 18 5 دەبێت ژن بێت ئەمە ئەم بابەتە چۆن دیاری کراوە و لە چەند پیا و ژنێک یانی ئەمە دەزانی زۆر جار دەوترێت 3 پیا و دەڕوات لە دوای 3 پیا و ژنێک ئەم بابەتە بیرکاریە گەر زیاتر بۆمان ورد بکەیتەوە ئەمە چۆنە بەڵێ دیارە کۆتا لە هەر بازنەیەکی هەڵبژاردن پێویستە 125 دەستە بەرکە و لە کۆی هەر لیستێکیش لە ناو هەر بازنەیەک پێویستە 125 دەستە بەرکات بەڵام زۆر جاروا هەیە کاتێکە بە تایبەتەوەی کە لە سلێمانی ڕوویدا کە 5 ئافرەت لە 4 لیست بە دەنگی خۆیان سەرکەوتن مەرز نییە کە لە لیستێکدا 125 دەستە بەر نەکات گرنگەوەی لە لیستەکانی تر کۆی بازنەکە 125 دەستە بەر بێ واتە لە 18 کورسی پێویستە 5یان
ئافرەت بێ کە بەرامبەر ینی 13 بە 5 وە لە هەولێر کە ئێمە 15 کورسیمان هەیە پێویستە ڕێژەی لە 125 کە دەکات 4 ئافرەت لە دووهۆک بە هەمان شێوە ڕێژەی 125 کە 11 کورسیمان هەیە 9 کورسی پیا و 2 کورسی ئافرەتە وە لە هەمان کاتیشدا ئەگەر زۆر ورد بینەوە بۆ نمونە لە هەولێر ڕێژەی لە 125 بازنەی هەولێر دەکا 3 پوینت شتێک یعنی چوارەکە دەستە بەر ناکە بەڵام یاسا دەرفەتی داوەکە دەستە بەریکات بەڕێزان من ئەو بابەتە ئەوە هە لەسەر ئەوەی کە باست کرد کا کارزان خوا ببوورە ئەو 3 پوینت ئەوەی کە باست کرد من ئەمزانی کە لە هەولێر ئەو گرفتە هەیە بۆیە لە یەکێک لە گرافیکەکە یەکێک لەو شتانی کە باسمان کرد ئەو نسبەی کە دانراوە بۆ پارێزگایەت ناچێتە سەر پارێزگاکەی تر واتە ئەمە لێرامە بەسمان ئەوە بوو بۆ نمونە ئەگەر هەولێر ئێستا بۆ نمونە 4 کورسەکەی دەستەبەر نەکرد بێ تۆ ناتوانانی بڵێ لە هەولێر با من سیانم ژن بڕوا ئەو یەک کورسیە ئەم بە لە سلێمانی ژنێک زیاتر بڕوا نەخێر کۆتا لە بازنەوە بۆ بازنە ناگوازرێتەوە بەڵام لە لیستەوە بۆ لیست دەگوازرێتەوە بۆ نمونە ئەوەی کە لە بازنەی سلێمانی بینیمان کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 8 کورسی هێناوە پێویستە ڕێژەی لە 125 لە لیستی یەکێتی دەستەبەر بێ بۆ ئافرەت بەڵام بینیمان کە ڕێژەکە لەوە کەمتر دەستەبەر بوو ینی یەکێتی لە 8 کورسی پێویست بوو 2 ئافرەت سەرکەوی بەڵام یەک ئافرەت سەرکەوتووە لەبەر ئەوەی ئافرەتێک لە پارتی بەدەنجی خۆی سەرکەوتووە ئافرەتێک لە هەڵوێز بەدەنجی خۆی سەرکەوتووە و 2 ئافرەتیش لە نەوەی نوێ بە دەنجی خۆیان سەرکەوتونە کەواتە کۆتاکەیان لە یەکێتیەوە کورسێکی کۆتا گوازراوەتەوە و لە کاتی پاشەکشێ یاخود ئیسیقالی یەکێک لەوانە گۆڕانکاریەکە لە ناو لیستەکە ڕوودەدات و لە ناو کۆی بازنەکە ئەمە بابەتێکی یاسایی وردە ئایا پێش دەرسەی پەرلەمانی کە یەکێک لە کاندیدا ئافرەتەکان سەحب کات لە یەکێک لە لیستەکان کە بەدەنجی خۆی دەرچووە چێ دەستەزەی پیاوێک دەستەزەی یان ئافرەتێک یان لە دوای جەلسەی پەرلەمان دوای ئەوەی کە سوێندی یاساییان خوارد و سیفەتی یاسایی وەکو پەرلەمانتاریان وەگرت ئەوە بابەتێکی وردەکاری زیاتر دەوێت بەڵام باشە بەڵام ئەگەر بۆ نمونە و ئافرەتی کە تۆ باسی دەکەی کا کارزان ئافرەتێک کە دەڕوا ئەگەر لە دوای ئەوەی کە سوێنی یاساییشی خواردبێت لە پەرلەمان کاتێکم ئافرەتە دەڕوا ئافرەتێکی تر لە حیزبەکەی خۆی دەچێتە شوێنی یان جارێکی تر ئەو تەوزیعاتە بەسەر حیزبەکاندا دەست پێ دەکاتەوە بەڵێ ئەگەر دەرفەتم بدەیت بۆی کە ڕوونی کەمەوە ئێمە ئێستا لە نێوان لیستی یەکێتی و پارتی بابەتێکمان هەیە کە یەکێتی لە 8 کورسی پێویست بوو 2 ئافرەت ببێ بەڵام تەنها یەک ئافرەتی بردووە لە لیستی پارتی ژن و پیاوێک دەرچوون کە 2 کورسیان بەدەستێناوە کە لە یەکێتی دکتۆرە ئەشواقا کە لە ماوەکانی ڕابردوو چەند مانگی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق متمانەی پێبەخشراوە لە بەردەم سەرۆک کۆماری عێراق سوێندی یاسایی خواردوەکو سەفیرە لە وەزارەتی دەرەوەی عێراق بەڵام تا ئێستا مباشەڕەی نەکردووە تا لە ئێستادا ئەرکێکی وەزیفی هەیە لە سوارچەوەی وەزارەتی دەرەوە لە هەمان کاتیدا دەرسووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر پێش جەلسەی پەرلەمان کە پەرلەمان دانەنیشتووە ئەم ئافرەتە ئیستیقالە بکات ئیستیقالە تەقدیمی پەرلەمان و کۆمیسیۆن بکات پێش جەلسەی پەرلەمان پێش سوێند خواردن ئۆتۆماتیکیان پیاوێک دەچێتە شوێنی ئەشواق خان و لە بەرامبەردا پیاوێک لە یەکێتی کە دکتۆر بڕیارە دادەبەزێ دکتۆرە وەفا سەردەکەوێت چونکە لە یەکێتی 125 دەستەبەر نەبووە ئەوە بۆ ئەوەی کە حەقی 125ەکە یەکێتی بدات بەڵام ئەگەر سوێندی یاساییان خوارد بوونە پەرلەمانتار سیفەتی پەرلەمانتاریان وەرگرت ئەو کاتی کۆتاکە لە لیستێک و بۆ لیستێک ناگوازرێتەوە بەڵکو لە چوارچێوەی خودی لیستەکە تەعاملی لەگەڵ دەکرێت ینی بۆ نمونە ئەگەر دکتۆرە ئەشواق سوێندی یاسایی خوارد ئیستیقالەی کرد دکتۆرە نەزاکەت دەچێتە شوێنی وەکو یەکەم کۆتایی مەرجە ژنێک هەر بچێتە شوێنی کا کارزانمەنیە دوای سوێنی یاسایی بەڵێ لە دوای سوێن خواردن مەرجە ژنێک دەچێت بەڵێ ژنێک دەچێتە شوێنی واتە لەو حاڵەتەی پێش سوێن خواردن کۆتاکە لە چوارچێوەی بازنەکە لە نێوان لیستەکاندا جا ئێمە ئەو دوو نمونەمان بە نمونە هێناوە ئەگەر لە لیستەکانی تر ئافرەتێک سەحب بکات بەم زۆرە دەبێت و لە دوای سوێن خواردن لە چوارچێوەی لیستەکە گۆڕانکاریەکە ڕوودەدات بەڵام بەڕێزان تۆ ئەگەر کاتم بدەیتێ سەبارەت بەوەی کە کۆتا ئەنی ئەو خاتونە باسی کرد لە من لە نقطەیەکدا هاوڕای نەبووم کە وتی مەرزیە کاری پەرلەمانتاری کواڵەتی بێ بەڕێزان من لە ماوەی ڕابردوو لە دانیشتێکماندا لەگەڵ بەڕێز سەرۆشی دەستەی مافی مرۆڤ دکتۆرە
مونا یاقۆ کە دکتۆرای هەیە لە یاسا بەڕاستی من تاکە ئافرەت بوو کە لە مێژووی هەرێمی کوردستان لە پۆستێکی باڵای وەزیفی بێ کە وتی من قەناعەتم وایە خۆزگە لە بەرنامەکە ئێستا ئامادە دەبوو بۆی کە خۆی قسەکانی بکات کەوتی من لەگەڵ کۆتای ئافرەتدا نیمە لە بری ئەوەی ئێمە ڕێژەی 125 ئافرەت کە دەکا 83 ئافرەت لە ئەنجومەنی نوێنەرانی عراقمان هەبێ یان ڕێژەی لە 130 لە پەرلەمانی کوردستان با سێ ئافرەتی بە ینی لێهاتوو شیا و شایستە هەڵبەت هەمیان شیا و شایستەنە بەڵام لە ڕووی کواڵێتیەوە بەڕێزان بابەتی کۆتا وەکو بابەتێکی چەندێتی تەعاملی لەگەڵ کراوە نەک چۆنیەتی چونکە بەڕێزان ئێمە کە قسە لەسەر کۆتا دەکەین ئەو کەسەی کە لەبەر سێبەرە ناتوانێت تعبیر لە ئازاری ئەو کەسە بکات لەبەر تاوە ئێمە دەبێ بپرسین کۆتا چێ دایناوە زۆرینەی پیاوەکان لە ناو پەرلەمان چونکە ڕێژەی پیاوەکان لە زۆربەی ئەنجومەنە هەڵبژێردراوەکان پێک دێ و هەروەها کۆتا بەڵێ کۆتا بۆ ئافرەت ئەگەر لە 100%یش بێت واتە ڕێژەکانی کورسی 100%یش بێت گرفت نییە ئەگەر هیچ پیاوێک لە ئارادا نەبێ ئەوەش یاسا ڕێگەی نەداوە بە ئافرەت وە لە بەرامبەردا حەقی پیاوی خواردووە ئەگەر لەو 329 هەمووی ئافرەت بێ هیچ لە گۆڕینە بەڵام ڕێژەی لە 125 پێویستە پێم خۆشە ئافرەتەکان درک بۆ بکەن چونکە خودی کۆتا دروستکردنی وێنەیەکی بچووکراوەی وردە بۆ نوێنەرایەتیکردنی پێکاتەکان لە کوردستاندا و هەروەها بنەمای دیاریکردن لە چوارچێوەی پۆستەکان جگە لەوەش بەڕێزان ئێمە کە باسی عێراق دەکەین وەکو دەوڵەتێکی تازە پێگەیشتو یان دەوڵەتێکی دواکەوتوو لە سەرانسەری جیهان ئەو دوو خوشکە بەڕێزەی کەلوێنە من لێیان دەپرسم کە لە ساڵی 2016 لە نێوان هیلاری کلنتن و هەروەها ترامپ ئایا چێ سەرکەوت لە بۆ سەرۆکایەتی کۆماری ئەمریکا لە مێژووی ئەمریکادا هیچ ئافرەتێک بۆتە سەرۆکی ئەمریکا و لە هەڵبژاردننی ڕابردووی ساڵی ڕابردووی ئەمریکا کە لە نێوان هەمەلاکاریس و ترامپ زەحمەت نەبێت ئەنجامەکە چێ بۆ سەرۆکی ئەمریکا لەبەرەوە ئێمە بەڕاستی هەندێک بابەت هەیە با بە عاتفەت هێ نەگەین ڕۆڵی ئافرەت زۆر بەرزە بەڵام بەداخەوە ڕۆڵەکەمان لێ سندۆتەوە دەزانی لە بەشداریکردنمان لە کۆڕ و کۆنفرانسەکاندا کاتێک ئەو لیستی حزور دێتە بەرچاو ئافرەتێک کە ئافرەتی ماڵە پێی نەنگیە کە بڵێ من ژنی ماڵم من خێزانی ماڵم لە کاتێکدا ئافرەت پایەی چوارەمی دروستبوونی دەوڵەتە کە پەروەردەکارە پەروەردەشارە یعنی منداڵ پێدەگەێنێ زۆر باشە یەکشتی تر کارزانەوە بەڕاستی قسەی لەسەر بکەین ئێمە کاتێک دەڵێن لەو 320 کورسیەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 83 بەپێی بازنەکان دیاری کراوە بۆ ژن بەڵام ئێمە لە خولی پێشوو لە خولی پێنجی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بینیمان سەر و 90 کەس ژن بوو کەواتە مەرج نییە تەنها تۆ بڵێ کەس ژن بوو ڕەحمەت لێبێ کەواتە مەرج نییە ئەم ژمارەی کە دانراوە تەنها ئەمەنجا دەکرێت ڕێژەکە بەرز ببێتەوە دەکرێت زیاتر بێ دەکرێت 100% بێ ڕێژەی ئافرەت یعنی ئەوە یاساڕێی پێداوە دیاری نەکردووە بەڵام لەو ڕێژەیە کەمتر نەبێت حدی ئەدنای دیاری کردووە کە 125 بەڵام دیاری نەکردووە بەڵێ زۆر باشە بەڵێ دەست خۆش کارزان ببوورە هیچ کاتم نەما ئەگەر شتێکی گرنگت ما بێ سوپاس دەکەم بە کورتی چکابێ بگەڕێمەوە لای بەڕێزان ئێمە لەبری ئەوەی کە بەڵێ ئێمە لەبری ئەوەی بیر لە چەندێتی بکەینەوە پەرلەمان بەگشتی بەڕێ دەبێت بیر لە یاسا بکەینەوە یاسایەکی نوێی هەموار و هەروەها لەسەر بنەمای کواڵێتی چکە تاکو ئێستا ئەمریکا کۆتای ژنانی نییە باش دەست خۆش وەک کۆتا قسە زۆر سپاس بێ لەسەر قسەکانی سپاس بۆ تۆش کارزانە سەر قسەکانی کارزانە گەشتێک بەڵێ وڵی ئێستا ئەمریکا کۆتای ژنی نییە کارزان لەبەرەوەی پێویستی پێین خاتوانە لەبەر خۆی وەرە لەبەرەوەی پێویستی پێینە نمونونەکەی هەرێمی کوردستان زۆر جیاوازە بەڕاستی ئەگەر مەبەسی لە ویلاتی متحیدە بێەوە شتێکە ئەگەر مەبەسی لە ئەمریکا خۆی بێ ئەمریکا کە وەکو کیشوەری ئەمریکا چەند وڵاتیان هەیە ئێستا شەر کۆتایان هەیە بەبێ کۆتا ناڕۆن ئەوانیش ینی ئەمە بەڵام ناو ئەوە جیایان ئەگەر باسمان لە ویلاتی متحیدە ئەوە شتێکی ترە ئەوە بە شێوەیەکی گشتی ئەبێت ئەمە ئەم نسبێ بمێنێ و دەکرێت ئەسڵەن هەموار بکرێتەوە نسبەکە ئەوەی کە خاتوو هەنا باسی کرد نسبەکە زیاتریش بکرێت بەڵام بۆ ژن گرنگە کە ئەگەر بە کۆتاژ بێ
ڕۆڵی هەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بێگومان ئێمە ینی حەز ئەەکەین هەر ژنێکە ئەچێتە هەر پۆستێکەوە لە پۆستێکی ینی بەڕێوەبردنەوە لە قوتابخانەیەکەوە بیگرە هەتاوەکو ئەچێتە ناو ئەنجومەنی وەزیرانەوە حەزەکەین ئافرەتێک بێت کە زۆر باش بێت و زۆر سەرکەوتوو بێ ئێمە هەموو ئەو ینی ئەومان پێ باشە بەڵام کاتێک کە ئافرەتێک ئەگەر نقصانیەکی هەبێت زۆر لە بەرچاو ئەگیرێت لە بەرامبەر ئەوەی کەوا پیا و نقصانیان هەیە یعنی پیاوەکانش کەچنە ئەنجومەنی نوێنەرانەوە ئایا هەر هەمویان تاو چالاکن ئایا هەر هەمویان شایستن ئایا هەر هەمویان ینی ئەوەیە کە خەڵک ئەوێ کاتێکە ئەیان بینن بێگومان وانە بەڵام بۆ ئافرەتەکان ینی زیاتر بۆ تیشکیانە خەنەسەرمان هەیە کە ژنی زۆر ئازا و لێهاتوو زیەک و اختصاصی خۆی بووە کە بەڕاستی بچێتە پەرلەمان زۆر باش بەڵام بەداخەوە کە دەریف نەچوە ژنی زۆر باشیانی هاتووە بەڵام لەگەڵەوەشی کە چالاکی باشی هەبووە ئێتە لەبەر هەر هۆکارێک بێت ئێستا کە دەرنەچۆوە ینی قسەیەکی ترە بۆیە ئێمە ئەڵێن جارێکە کاتی ئەومان نیە قسە بکەین لەسەرەوەی کەوا بڵین با کۆتان نەمێنێت مادەم فلان وڵات و فیسار وڵاتنیانەی ئەوروپا مەم وڵاتە ئەوروپیانە بۆچی تا ئێستا کۆتایان هەیە هەتا ئێستا دەوڵەتەکانی ناو یەکێتی ئەوروپاش نەک دەوڵەتەکانی تریش ئەوەی کە بڵێن ڕۆژهەڵاتی ئەوروپا تا ئێستا ئەوانەی کەشیان هەر زۆرینەی زۆریان بە نیزامی کۆتایان هەیە و بەو نیزامە ئەڕۆن یەک شت کە من حەزەکەم یعنی لێرەوە بیڵێم ئەوش ئەوەیەکە زوربەی جار کۆمیسیۆن یەت ئەو نیزامی دابشکردنی کورسیە بۆ کۆتای ئافرەتان لە هەموو هەڵبژاردنێکا دەستکاریەکەن هەر هەڵبژاردنێکی تازە ئەکرێ ئەبێ هەمووی بچیتەوە سەری بزانیت ئەمە چۆنی ینی کراوە چۆن دابەشە بێ کەتوانم بڵم لە سابیستی خەڵکەکەش بە تاواتی لی تێناگەن تەنانەت کۆمیسیاران خۆیان سیرەکەی ئەکەونە گفتوگۆ لەسەری ئەمە چۆنە بێت و چۆن تەفسیرەکرێت و چیەکرێت ئەمە لەلایەک کە ئەو گۆڕانکاریە زۆر ینی بەڕاستی شتێکی خراپە خاڵی دووهەم ئەم جارە نەبێت لەم هەڵبژاردننی ئەم جارەیە لەم 2025 جارەکانی تر هەمووی لە دوای ئەوەی کەوا لیستی پاڵێورانەوە تەقدیمەکرا ینی تەسلیمەکرا بە کۆمیسیۆن اینجا نیزامەکەیان دائنا لەبەرەوە زۆرینەی زۆری حیزبەکان لیان تێگەچوو ینی کە چیەکەن و چۆن کارەکەن و چۆن بڵێن لیستەکانیان ڕێگەخەن ئەوەش کێشەی دروست کردوێ وەکو پرۆژەیەک لە ڕێگەی ئەنجومەنی خانمانەوە ناردمان بۆ UN Women بۆی کەوا ئەمە ئیشێکی لەسەر کرێ پرۆژەیەک بە کە خەڵک وەک ئەڵێ بەرچاوڕوونیەکی هەبێت لەسەر ئەم هەموو گۆڕانکاری کە ئەکرێ کە چۆن ئەم گۆڕانکاری و بۆچی ئەم هەموو گۆڕانکاریە بۆچی وڵاتان ئێمەش ینی یەک نیزامدانانین بۆ تەوزیعاتەکە ینی سابت بە هیچ نەبێ با دووسێ هەڵبژاردن تاقیکەکە بە تەواتی بێت دەستخۆش کاتم زۆر کەم ماوە لەبەرەوەی هەواڵی هەشتمان هەیە و دەبێت بچینە لای هەواڵ ئەگەر شتێکتان ما بە زۆر بە کورتی سپاس کۆتا وەسیلەیە هەدەف نییە یەکێکە لە هۆکارەکانی بەرەو پێشچوونی کۆمەڵگەی کوردی و عێراقیە بێ شانازی بەوە بکا کە کۆتای هەیە چونکە چەندین بەڵگەنامەی نێودوڵەتی تایبەت بە مافەکانی مرۆڤ بە 325 لەگەڵ تەحەفوزاتەکانی ئیمزا کردووە کە یەکێک لەوانە تەئکید لە بەشداری سیاسی ژنانە کاتەوانێ و یەکێک لە هۆکارەکانی یەخود یەکێک لە ڕێگەکانی بەشداری سیاسی ژنان زامنکردنی کۆتایە کەواتە بێت جێگەی شانازی بێ و ئیشی لەسەر بکرێ و بە ئاستێکی فراوانتر و هەر حزبێکیش کە ژنێک بە کۆتا سەر ئەکەوێت لە حزبەکەیە بە دڵنیایی شایستەترین لە ژنەکانیەتی و هەر ژنێکیش کە سەر ئەکەوێت شایستەی خۆی هەیە. زۆر سپاس خات و هانا خات و بەیان سپاس کە لەگەڵ ما بن کاکارزان بە سپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڵێ ئەزدان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە توانی بێتمان وەڵامی بەشێکی زۆر لە پرسیارەکانی ئێوەماندا بێتەوە سەبارەت بە کۆتای ژن لە بابەتی هەڵبژاردن تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر.